بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام کە لێرەوە سەیری ژیانی خۆمەکەم حەقبەی 28 ساڵی مێرد منداڵێکە لە قۆناغی سەرەتاکانی ژیانیەوە بەناو کۆمەڵێک ئاڵۆزی ژیانی کۆمەڵایەتی و بەناو کۆمەڵێک ئاڵۆزی ژیانی سیاسی و بەریەککەوتن و ململانەی فکریدا گوزەر دەکات. ئەو لە منداڵیەوە باوکی شەهید دەبێت، لەسەر شان و لەسەر ژیانی خۆی بە دوای گوزەران و پەیداکردنی بژێویناندا دەگەڕێ. دواتر خەونی گەورەی بۆ دروست دەبێ، خەون بۆ چوونە ناو ڕێکخراوێکی سیاسی بە دیسپلین کە ئاخنراو بێ بە فکری شۆڕشگێڕی و نەتەوەی. دواتر دەچێتە ناو ئەم هێزە و وەکو خۆی دەڵێت بڕیاری بۆ دێ، بڕیار جێبەجێیەکە، زۆر جاریش ناڕازیە. ئەو کەسایەتیە دکتۆر فایق محەممەد گوڵپیە کە بیرەوەریەکانی خۆی لە کتێبێکی 450 لاپەڕەیی نووسیوەتەوە. ژیانی ئەو لە بەرگی یەکەمدا ژیانی منداڵی و ژیانی سەردەمی سیاسی و سەردەمی پێشمەرگایەتی و کاری پیشەیی پزیشکیە. ئێمە هەوڵ دەدەین لە بەرنامەی جێپەنجەدا بە وردی لەسەر کۆمەڵێک ڕوودا و لەناو ئەو کتێبە کە دکتۆر فایق باسی کردووە قسە و باس بکەین، قسە لەسەر ماجەرای ڕووداوە بکان بکەین، هۆکاری پشتی ڕووداوەکان، فەلسەفەی دروستبوونی ڕووداوەکان و تێکەڵکردنی ژیانی کۆمەڵایەتی بە بیری سیاسی و دواتر کاری پێشمەرگانە و خەباتی شۆڕشگێڕی لە باشووری کوردستان. دکتۆر فایق خۆشحاڵم لە بەرنامەیە ئامادەیت. سوپاس بۆ ئێوەش هەر بژین. دەکرێ بڵێم خەباتی کەسێک کە حیکایەتەکانی لە مێرد منداڵیەوە بۆ ماوەی 28 ساڵ کە ئەنووسێتەوە لە بەرگی کتێبێکدا بۆ قۆناغی ئێستای ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و پیشەیشی لە کوردستان چ بایەخێکیەیە؟ زۆر سپاس، بەخێر بێن، سەرچاوم هاتن. بەڕاستی باسکردنی ڕووداوەکان یا گێڕانەوەی ژیانی ئەو کەسانەی کە بەشداریان لە پرۆسەی سیاسی نەتەوەی گەلی کووردا کردووە یان بەهۆی ئەو پرۆسە سیاسیەوە زیانیان بەرکەوتووە و ناڕازی بوون لەو پرۆسە سیاسیە زۆر گرنگە بۆ ئەمڕۆمان، بۆ ئەوی ئەم نەوانەی ئەمڕۆ بزانن لە ڕابردووە چۆن ژیاوین، چۆن خەباتمان کردووە و ئەو هەڵانەی کە کردومانە لە ڕابردووە دووبارە نەبێتەوە و سنووریان بۆ دابنین. بەڵێ، تۆ کوڕی یەکێک لە شەهیدە بەناوبانگەکانی لە ساڵی 1963 بەدەستی هێزەکانی زەعیم سدیق لە پردی زەڵم شەهیدە بێ، ئەویش وەکو ناسراوە پێوتێ شەهید حەمە گوڵپی یاخود محەممەد گوڵپی کە داستانێکی بەناوبانگی هەیە. ئەکرێ ئێمە چۆن چیرۆکی ژیانی دکتۆر فایق محەممەد گوڵپی بزانین کە کاتێک باوکی شەهید دەبێت ئەو مێرد منداڵێکە و وەکو خەون تارماییەکانی پرسە گێڕەکەی باوکێ گێڕێتەوە. بەڵێ، باوکم تاوان پێش ئەوە بوو بە پێشمەرگە، کە بوو بە پێشمەرگە زۆر باسی کوردایەتی و کوردپەروەری بۆ ئەکردین. منیش هەر بۆ مناڵیە کاریگەر بووم بۆ ڕاو بۆ چوونانەی. بەڵام ئەوەی کە بڵێ پێشبینیمانە کرد ڕشتی وا ڕووبدا، پێشەوەی باوکم شەهید بێ جارێکیان دایکم قسەی لەگەڵا کرد، وتی واز لە پێشمەرگایەتی بێنە، ئەگەر بکوژری چوار مناڵ هەیە مناڵەکان کێ بەخێویان کە بەزەوم لە بیر دێتەوە. وەلحاڵ ئەو پێشبینی دایکم ماوەی پێ نەچوو، لەوانەیە چەند مانگێکی پێچوو بێ باوکم شەهید بوو. باوکم بەو شێوێ شەهید بوو کە سوپاکی زەعیم سدیق هێرشێکی بۆ کوردستان هێنا. سەرەتا پەلاماری سلێمانی و دووکان و کۆیە و ئەوانەیدا کۆمەڵکوژیەکی لەو شارانە دروست کرد. دوایەوە بەرەو شارە زۆر و هەڵەبجە و هەورامان کشا. ئەوە بوو لە دەوروبەری دەی هەشتی 63 هێزی پێشمەرگە
بەو چەک و تەقەمەنیە سەرەتاییەوە کە هەیان بوو پێشکەوتوترین تفەنگیان تفەنگی پێنجتیر بوو کە ئەو کاتە باوکم تفەنگێکی پێ بوو سەنگەریان لێدا لەسەر ڕێگە تەختەکەی شارە زوور لە بینی پردی زەڵم و سێ ساقا ئەو سەنگەرانیان لێدا بوو ئەوەی ڕێگە بگرن لە هێرشی سوپاکەی زەعیمستێق کە ژمارەیەکی زۆر تانک و دەڕێعە و تا کۆتایی شتی پێبوون شەڕیان کرد بۆ ماوەی 3 ڕۆژ شەڕیان کردنەوە کاتە مناڵ بووم لە لادێ بووم بیرم دێتەوە هەواڵی شەڕەکەمان بۆ ئاهات ئیتر ڕۆژێکیان من لەگەڵ کوڕی پورێکما ئەو پاچە کۆڵی بۆکردن تووتنمان ناشتە و لەوێ بووین خەبەریان بۆیە ناینەوە وتیان وڵا باوکە شەهید بووە من مناڵ بووم زۆر هەستم بە ئازاری شەید بوونی باوک و مەرگۆوانە ناکرد کوڕپورەکە پورزای باوکم بۆ یاسین دەستی کرد بەگریان ئیتر ڕۆشتینەوە بۆ ناو باغ خاوین بوو تەبعاً سیرەکەم هەواڵەکە وایە و بەو شێوێ بووە و ئەخیر کەس ماوەتەوە و دوایەوە کە فیشەکی پێ نەماوە پەلاماری دەوابەیەکی داوە دەوابەیەکی تر تەقەی لێ کردووە خستێتی خوارە و شەیدی کردووە دوایەوە ڕیان کێشاوە ئەوەی مۆزوعی خەنجەرەکە ڕاستە بە خەنجەرەکە ڕاستە بەڵێ خەنجەرەکە ڕاستە ئەوە هەموو ڕەفیقەکانی یەگێڕنەوە ئەوانەی کە لە دەوروبەر بوون کە بەرز ینی شوێنەکەیان تۆزێ دوور بۆ لەوانەوە مەسانی کێک لەوانە خواعفووی کە نەسرەدین هەورامی هەبوو خەڵکی تەوێڵە بوو ئەو عەدەد ڕەشاش بوو لەو کاتە لەسەر گردێک بووە حیمایەی هێزەکەی خوارەوەی کردبوو ئەو یەکەم کەس بووە گێڕایەوە دوو کە تەرمەکەی باوکمیان بردوو بۆ سەی ساق زاڵبتەکان خۆیان باسییان کرد بوو تویانە ئەم چەتەیە بەو شێوەیە هەڵسوکەوتی کردووە کە فیشەکی پێنەماوە بە خنجەرەکەی پەلاماری سایق دەوابەکەی داوە چۆتە سەر دەوابەکە سایق دەوابەکە بکوژێ یەکێکی کەمان تەقەی لێ کردووە بۆیە لەوێ ڕیان کێشا بووە نابوویان خۆ ڕۆژ 12 کەس بە باوکمەوە شەهید بوون بەڵام تەنیا تەرمی باوکمیان دەستکەوت و ڕیان کێشا لە شوێنی شەهید بوونەکەوێت تا سێ ساغ لە سێ ساغ بۆ ماوەی 3 ڕۆژ بەو گەرمای هاوینە دایان نابوو بۆنی کردبوو ئیتر خەڵکی سەی ساغ مامۆسایانی ئاینی من ناوی مامۆساکەم بیر نایەتەوە قورئانیان بردبوو بەرەو لای سوپای زەعیمستێق داوایان لێ کردو گوناحە لە عەرف و عاداتی ئیسلامە شتیوانیە ڕێگەمان بن ئەم تەرمە بشارینەوە ئیتر زابتەکە قبوڵی کردبوو داواکەی ئەوانی قبول کردبوو لە سەی ساغ ناشتیان کە لە سەی ساغ ناشتیان ئەو کاتەنە گفتوگۆ و شەڕاگرتنەوەوانە هەبوو لە نێوان پێشمەرگە و حکوومەتە لێکێ لە گفتوگۆکانە ئێمە ڕۆشتین تەرمەکەیمان هێنایەوە من ئەو کاتەش تەرمەکەی هێن کرد ئەوەی باسیەکەی لە دوای چەند مانگە لە شوباتی 64 ئەبێ لەو کاتانە بوو بێ سەعاتەکەی دەستی هەریشیە کرد یعنی ساعتەکەش باس ئەەکەی بەڵام من ئەمەوێ کە باسی باوکتت کرد و باسی وشەی چەتت کرد لە نێوان دووکەوانە تۆ کە سەرەتا دەست پێەکەی لە منداڵی خۆتەوە لە منتیقەی هەورامان ئابازەوەکەی کە ئەڵە وشەیەکە وشەی چەتە دایکم هەمیشە کە لە سۆسەکان بووین لەوە بە کۆڵان بەوەی ترسانم کە لە کۆڵان یاری مەکرێ و چەتە دێت من ئەترسام پێم خۆشە یانی تۆ هەم لەسەر ئەوەی کە لە بەهشتی سۆسەکانەوە بۆ دۆزەخی گوڵب باسەکەی دۆزەخی گوڵب یعنی شێوازی ژیان و ناڕەحەتی خۆتانەکە بێ باوکەبی و بەهشتەکەی سۆسەکان کامەیە وە گەر بکرێ بۆ بینەران وشەی چەتەش ڕوون بکەیتەوە کە لە ئەدەبیاتی میلیدا چەتە بە جۆرێ لە ڕێگری و خەڵک ئەوەی پێتە ڕاو و ڕوت و پارە لە خەڵک سندن و ئەمانە دێت دەستەواژەی چێتە تەبەن ئەوەیە تو ئاماژە پێدا ڕێگرە ئەوانەی کاچنە سەر کاروان و خەڵک ڕوو دەکەنەوە و پارەکەی ئەبن و لەوانەیە بیکوژنەوەوانە کە هێزی پێشمەرگە دروست بوو سەرەتای شۆڕشی ئەیلول حکوومەتی عێراق بە پێشمەرگەی ئەوت چەتە ئەجا ئەو کاتە تازە بوو من دایکم هەر بانگیە کردم وەرە ماڵەوە وەرە ژوورەوە نانەکە و بخۆم نیش حەزم لە یاریشت دەکرد لەگەڵ ماڵان ئەخیر جاروتی ئەگەر نەیتە ژوورەوە چەتە هاتوون بە دنیا ئەو خۆن ئێتر من لەو چەتەیە ترسام بەڕاستی چوومە ژوورەوە لە چەتە زۆرە ترسام جار باسییانە کرد پێشمەرگە چەتە وەڵا ڕۆژێکیان ئیتر ئێمە لە سۆسەکان نەماین گەڕانەوە بۆ گوڵب بەیانێکی زوو دایکم هەڵی ساندین ئەو چوو بۆ کانی ئاوبێنێ کە هاتەوە بە پەلا و بە زۆر بێتاقەتی و ئەوانە دایکم زۆری پێ ناخۆش بوو باوکم بۆ پێشمەرگە وتی هەستن بە تووڕەبوون و بە عەسەبیەت و ئەوانەوە باوکتان بووە بە چەتە
ئێوتم باشە ئەگەر باوکم بووێ بەچێتە معناوێت چەتە شتێکی باشە. ئێتر دوای ئەوە هەندێک شتێکە هات بەسەرە خەڵکی تر مەسەلان بوون بە پێشمەرگە و پیانەوتن چەتە هەندێک گێڕاومەتەوە لەو بابەتە. ئێتر وردە بۆمان دەرکەوت ئەم چەتەیە حکوومەتی عێراق بەسەر پێشمەرگەیە سەپاندوێت ئەوانە پێشمەرگەن شۆڕشەکەن. بەڵێ هەر ئەوەشت باس کردووە کە باوکرد لەگەڵ کەریم هاواریە لە پۆلیسخانەکەی سۆسەکان هەڵدێن و ئەڕۆن. بەڵەوایە ینی ئەو کاتانەش هەر زاراوەکە زیاتر بە ناوی چەتەوە ئەڕۆشت بەڵاو خەڵکە زۆر بزەبت بیرم نایەتەوە بەڵام ئەوەی کە دوایی زانیمان دوایی کە دایکم وتی باوکتان بۆ بەچەتە خوافی کە باوکم گەڕایەوە ئتر قسەکانی بۆ باس کردین چۆن بۆ بەچێتە مەسەلەن داوایان کردووە لە پۆلیسخانەکەی هێن ئەو پۆلیس بوو لەوێ داوایان کردووە لە پۆلیسخانەکەی سۆسەکان لە بابڵێن فەرماندەی پۆلیسەکان کە پەیوەندی بە پێشمەرگەوە بکەن ئەو قبوڵی نەکردووە کە قبوڵی نەکردووە ئێتر گومانیشی لەسەر ئەمان داناوە شەو کە حەرەز بوون کلیلی نەیاونەتێ ینی وەکو نیمچە زیندانێک بووە لەبەرەوە هەستاون چیان کردو لەگەڵ کەریماواری ئەو شەوەی کە حەرەز بوون بە حەبل خۆیان ڕاکێشاوەتە خوارد سەربارینە کە شۆڕ بوونەتەوە و دەستیشیان بەهۆی حەبلەکەەوە برینار بوو ئەتر ئەو کاتانە بەو شێوێ بوو سەرەتای شۆڕش لە منتیقەی بەڵام دایکت ناڕازیە کە تۆ لە بیرەوەریەکان ئاباسیەکەی دایکت هەمیشە ژنێکە لەوانەیە لەو لە ڕووی سایکۆلۆژیەوە هەستەکرا حەزی بەوە کردو ئێوە ژیانێکی ئابووری سەر بە خۆتان بۆ خۆتان هەبێەوە باوکیشت نەکوژێ وەکو خۆیشت ئەڵێ هەمیشە ئەو ترسەی کە دایکم هەی بوو هەمیشە لە خەمی ئەوە بوو کە باوکم نەمێنێ و ئێمە ئەوەی پێوترێ بێ باوک بکەون هاتە دی ڕاستە ئەوە بوو باوکم شەوید بوو دوایەوە کە تەعزیەمان بۆ دانا و تاو کاتانەش من زۆری ئەتیادی بوو وەکو پێم وتی هەر نە ئەگریام و نە هیچ مناڵ بووم هەستم بە شوازاری ئەوشتانیان ئەکە بەڵام دوایەوە تر کێشەکان دروست بوون کێشەی کۆمەڵایەتی دروست بوو لەگەڵ ماڵی باپیرەما کێشەی ئابووری دروست بوو کەس نەبوو سەرپەرشتیمان بکە ئەو خۆشەی لە بوونی دایک و باوک هەبوو نەمان بینی تو وای لێ هات بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ئەو شتانە هەموو هاتنە ڕێگەی من هەر خەونێکم هەبوو ینی خۆم خەونێکم هەبوو کە ئەبێ ببمە ئینسانێک لە سنووری گوندێتی و لە سنووری گوڵپ و هەورامان دەرچم هەندێک خۆم دەرخەم گەورەتر بم ترەوسن ئەو خەونە چی بوو هەم خەونی سیاسیش بوو هەمەوە بوو کە ببم بە خوێندکارێکی سەرکەوتو. بەڵێ گومانیش بۆ تۆ کەسێکی زۆر جار ینی ویستم لە بەشە لە پێشێکیەکە شابازەوە بکەم زۆر جار با بیڵێم ببوورە مەم شوێک جۆرێک لە سەرکێشی و یاخیبوونێت هەروکو لە ناو بیرەوەریەکانە تەنانەت تۆ لەگەڵ مامجەلال ململانێت کردووە لە قەزیەکەی سوورداش لەوەی کە ئەتەوێ بڕۆی بۆ ئەوروپا یعنی کۆمەڵە شت هاتوۆتە پێشەوە تەنانەت لە قەرەداخ و کاتی هێرشی ئەنفالەکان کۆمەڵە شت هەبووە بەڵام ئەڵەی گومانی من لەو کاتەوە دەست پێیەکا کە پرسیارێکی کۆمەڵایەتی لە دایک دەکەیت بە گومانەوە کە کاتێک کە ئەپرسیت پرسیارێکی سادەیە بەڵام ناوەڕۆشی قوڵناوەڕۆکی هەیە یعنی مناڵێک داوا لە دایکیەکە ئەرێ ژن لەکوێەوە مناڵیە بێ یعنی ئەمە پرسیارێکی زۆر یعنی وەکو بڵێ ئیحراج ئینسان بەرامبەرەکەی ئیحراجەکە دایکم سەری نازانم سەیری چییە کرد سەری بەرز نەکردەوە وتی ژن لە ناوکیەوە مناڵیە بێ چکە عیبە بڵێ لە ڕەحمیەوە مناڵیە بێ بۆ مناڵێکی واشوانە ئێتر من گومانم نەکرد لە خەڵک لە ناوکیەوە مناڵی ببێ یعنی وەکو بڵێ شتێکم ئەزانی بەڵام ئەمویست دایکم دڵنیام بکاتەوە بەس دڵنیایی نەکردمەوە بەڵام بۆ خۆمتر گەڕان بە شوێن ڕاستیەکانە لە دایکم یاخی بووم لە ماڵی باپیرەم یاخی بووم لە مامەکانم یاخی بووم لە زۆر کەس کە ئامۆژگاریان ئەکردم دوایەوە کە خوێندنم تەواو کرد مەسەنسیەم تەواو کرد وتیان خۆت بە کارمەندێک خۆت تەعینکە تۆ کوڕی گەورەی مناڵەکانی بە ئەوان ژیانیان خۆش بێ من وتم نائەخوێنم کە عدادیم تەواو کرد ئەیان وت کولی تۆپ قرسە و گرانەوە هەموو کەس ناتوانێت تەواوی کاوانە ئەوەش مەرتێ پەڕان وتم ئەیکەم کە بووم بە دکتۆریش لە باتی ئەوەی دانیشم و بەخۆشی وەکو دکتۆرەکانی کە بژیم وانە چوم شکایەتیم هەڵگرت ئەوەی لەگەڵ مامجلالوانیشان لەوێ بووم لە تۆڵی هەمیشە یعنی وەڵامەکانم لە ناو وەڵامەکانە من گومانم هەبوو
بەبەستت وەڵامی بەرامبەرە نەتەتوانی قەنەعەت بکەیت. بەڵام تۆ کە باوکتە بێ بە یەکێک لە شەهیدە دیارەکانی ناوچەی هەورامان لە ساڵی 1963 لەوانەیە خۆشت وەکو باسیەکە ئەگەر بدویستایە باوکت وەکو کەرەستەیەک یا ئامرازێک بەکاربێنی کۆمەڵە دەستکەوتت بواە. بەڵام تۆ باسەوە ئەەکەی هەر خۆت لە مناڵیوە ینی بڕوات بە هەندێک پرەنسیپی شۆرشی ئەیلول نەبووە پشت تێکرد کۆمەڵێک دیارە ڕەفتار کاریگەریان لەسەر تۆ دروست کردووە وەکو خۆشت باستەکەی ئەوانی کە لە منتیقەکە هەندێک کەسایەتی هەبوو وەکو بۆ نوەکو عەبدولوەهاب ئەتروشی کە لە ناوچەکە دەسەڵاتی هەبوو ئەو کاتانەوە سەردانێکەکەی ڕۆی بۆ بارەگای بارزانی بۆ دەوروبەری حاجی وەمەران بە سارد و سڕی جوابتانێنەوە بە ناومێدی لەو سەرەوە دێنەوە لەگەڵ داپیردا یعنی ئەمانە بۆ خۆی کۆمەڵێک شتە بۆچی تۆ باوکت لەو سەرەتایەوە شەهید بوون نەتوانی سوود لەوە وەربگریت هەر ئەو گومانە بوو. بەڵە خۆی من ئەم خوێندەوە هەر لە مناڵیەوە کتێبمە خوێندەوە مەسانیکە لەو شتانە ئەم خوێندەوە مێژووی کورد بوو کورد میلەتێکە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەو شێوێ ینی لە من زۆر گرنگیم بە سەقافەتی مێژوو نووسان و بە شعری شاعیرەکانەدا کە ئەمانم بەراورد دەکرد لەسەر لەگەڵ هەڵسو کەوتەکانی شۆڕشی ئەیلول و سەرکردەکانیە ئیتر دوورەکەوتمەوە. یعنی تۆ باسی عەبدولوەهاب کرد عەبدولوەهاب ئەتروشی کوردەکانی ڕۆژهڵاتی کوردستانی ئەگرت یا ئەی کوشتن یا اختیاریەکردن یا تەسلیمیان ئەکردنەوە بە ئێران ئەمە زۆر بوو بەلامەوە ئەمە خاڵێکە. خاڵی دووەم عەبدولوەهاب کابرایەکی زۆر زاڵم بوو لە ناوچەی هەورامانە زۆڵمی لە خەڵگە کرد خەڵکی هەورامان هەمووی ناڕەزایی دەرەبڕی ئەم دووشتە تەسیری لە من کرد بوو. دوایەوە کە ئێمە من چوون بۆ بارەگای بەرزانی ساڵی هەفتە مانگی حوتی ساڵی هەفتە بوو سێرەکەم ئەوێ ژوان هەمووی عەبدولوەهابە تر ئەوە بوو نامەیەکیان دابووینە ئێمە چوو بووین ئەلاساس هاوکاریمان بکەن وتیان هاوکاری نییە نامەیەکیان داینێ بۆ لژنەی ناوچەی هەڵەبجە کە ئێوە هاوکاریان بکەن لژنەی ناوچەی هەڵەبجە هاوکاری لەکوێ بوو لژنەیەکی حیزبیە کە نامەکەم خوێندەوە هەر لە تەنیشتی خەیمەکەوە من نامەکەم دڕی ئێتر دەتوانم بڵێم لەو کاتەوە من یاخی بووم لە پارتی ینی لەوانەیە هەندێک جار بوو بمە ئەندامی قوتابیان یا لە هەندێک هەڵوێستا لەگەڵیان نابوو بووم بەڵام بە شێوەیەکی گشتی من نەمتوانی وەکو کوڕی شەهیدێکی شۆڕشی ئەیلول وەکو کوڕی شەهیدێکی پارتی وەکو بنەماڵی شەهیدان ئەندامێکی پارتی بم یا کادری ئەوان بم یا لەگەڵیانە ئیش بکەم چەندان محەڵی تراتنە پێشەوە کە من لەگەڵیانە هەڵس و کەوت بکەم نەمتوانی من کابرایەکی بێزگەل لەو مەسەلە نەتەوەیانش چەپ بووم ینی پارتی حیزبێکی بنەماڵە حیزبی دەرەبەگەکان حیزبی سەرمایهدارەکانی کوردستانە ڕاستە. بەڵام تۆ ئەو قۆناغی کە باسیەکەی ئەندازەیەک یعنی قۆناغێک بۆ هێشتا تەمەنیش نەگەی مناڵ بوویت ئاوا بیری کردوێتەوە بەڵام خۆ پارتی شەر هاوکاری کردووی کە وەکو خۆت باسیەکەی بۆ من لە تەوێڵە ئێوە چنە لای فەتاحاغا لەوێ مانگی 4 دینارت بۆ بڕنەوە دوایی پێشتریش باسەکەی کە لە گوڵ پاتەنانە بۆ مە پارەیان لە نانەواکەی گوڵ سندووە یعنی لە ئابوونا هەر هاوکاریت ئەەکەن یعنی لە هەندێک وێزگا پارتی هاوکاری ئێوەشیان کردووە ئەوەی بارەگای بارزانی کە تۆ باسیەکەی بەشێکی پەیوەندی بەو هاوکاریەوە یڵی دوو کەسی لێبوو بە سارد و سڕی لە ناو خێمەکە جوابیانەوە خۆی قۆناغەکان فەرقی هەیە مەسەڵەن ئەوەی تۆ باسیەکەی قۆناغی جیاجیا بوو مەسەڵەن هاوکاری ڕێکخراو بوو ئەوەی مانگانە ئەیانداینێ ئەوە تا هێن بوو تا گفتوگۆکە ئیتر لە گفتوگۆوە پشتیان کردە خەڵک ئەوانە. خاڵی دووەم مەسلەی من کە باسی عەبدولوەهابم کردو ئەوەندە خراپ بووە باسی فەتاحاغاشم کردووە ئەوەندە باش بووە هەم لەگەڵ خەڵکە هەم لەگەڵ کوردەکانی ئێران هەم ڕێزیشی زۆر گرتووی هەم لەگەڵ بنەماڵی شەهیدانیشە ڕاستەکەی. بەڵام تۆ کە خوێندکارێک ئیمتیحانەکەی 10 سوالی بۆێنیتەوە وانە لەوانەیە 4 سوالی بەڕاست بزانێ بەڵام لە شەشەکەیە ڕاز نییە تر ئەکەوێ ئەمە مۆزوعەکە ئەوەیە تۆ شتەکانی هێناوەتە لای یەکتری بەسەرانێسا ئێمە دوای گفتوگۆ خانوو بۆ شەهیدانی شۆڕش کرایەوە لە هەڵەبجە باشە خانوویان نەدا بە ئێمە شەهید باوکم شەهید و شەهیدێکی ناسرا و خانوویان نەدا بە ئێمە چوین کرێچی بووین لەو خانوانە کە بۆ شەهیدان کرابوویەوە خانوویاندا بوو بە دەوڵەمەنەکانی هەڵەبجە خانوویاندا بوو بەو کەسانەی کورە هەتا خەڵکی ژە بوو پێشتر جەلالی بوو
چوو بوو واستەی کردبوو لای جەمالنامێ قایمقام بوو خانۆکەیان دابووە شتیکە ینی خراپەکانی هەبوون باشەکانیشی هەبوون ئیتر من بە مەزنەی خۆم بە هەڵسەنگاندنی خۆم خراپەکانی زۆرتر بوون بۆیە من ئەتوانم بڵێم لە مناڵیەوە لە پیارتی و لە سیاسەتی پارتی یاخی بوو هەتا ئێستاش بەردەوامە بەڵام باسی ئەوە شەکەی کە دواتوازام کە کاغز نووسراوێک شت بۆ نووسێ لە دوای خۆی ئەگەر کەسێک هاتە ناوچەکە پارەکەی ئێوە بەردەوامە جەمان نامێک کە دێتە ئەوێ ئەچیتە لای و ئەڵێ پارەمان نییە بین بەڵام وابزانام 10 دینارتان ئەدا بە ماڵی ئەوە 10 دینارەکە ئەو نییە جەمالنامێک ئەوە هەردووکی هەیە جەمالنامێک کە من چوون بۆ لای خۆ ئافووی کا قارکۆکۆیش لەوێ بۆ ئەو کاتە قارکۆکۆی وتم کاک جەمال ئەمە کاک فەتاح لێرە بووە کاتی خۆی مانگی 4 دیناری داومەتێ بۆ لە نەسریە هێزی خەبات ئەم نامەیەش یاومەتێ وتوتی ئەگەر من نەمام لێرە بیە بە یەکێکی کە جێگرەکەی من ئەو پارێتان باتێ ئێوەڵە لە ئەو پەڕی خۆشی شابوونەوە کاتە شۆڕشێری وتی وڵی نیمانە پارە نادەمێ ئەگەرت هەیە بکەم پێشمەرگە منیش تەلەبەی 5 بوو کاتە وتم نامەوێت ئەو مەسەری 10 دینارە جیابوو ئەو مەسەری 10 دینارە کە شۆڕشی ئەیلول جارێ 74 شەڕ دەستی پێ نەکردەوە کەسێک هەبوو بە ناوی نەوشیروان فواد مەستی نەوشیروان فواد مەستی لە سەرەتای شۆڕشە لە منتیقی خۆمان پێشمەرگە بوو مەسوول بوو زابتێکی گەورە بوو ئیتر لە ئینشقاق جیابوونەوەی جایلەکانە ئەو بوو بە جەلالی دوای ئەوە کە ئیستیعاب بوو جایلەکان هاتنەوە ناو شۆڕشی ئەیلول هەندێکیان بوونەوە پێشمەرگە یەک لەوانە نەوشیروان فواد مەستی بوو نەوشیروان فواد مەستی هەواڵ ئێمەی پرسی بوو توی چییە کە مناڵەکانی ماون ئەوانە ئیتر کابرایەکی خزممان لێ وتوی وەڵا باشن و ئەویان هەیە و 10 دیناری بۆ ناردبووین ئیتر 10 دینارەکە نەکەوتە لای ئێمە باپیرم بردبووی ئێمەش خەبەرمان بیست کە ئەو بردوێتی منیش چوم داوام کرد نەیدامەوە ئیتر بوو بە شەڕمان تەماتە و خەیارەکانی هەڵکێشاوشەوە 5 کەس بوو من هیچم پێ ناکرا لەوانە شەو تاریکی کرد بەڵە چوم لە داخی 10 دینارەکە ئەچی خار و تەماتیان ناشتبوو کە چەندم توانی هەڵم کێشا ئەمە لە گوڵب ئەمە لە گوڵب بەڵێ دکتۆر لە ناو هەوراماندا سایکۆلۆژێتی هەورامیەکان ئەندازەیەک نەرمترە وە کەمتر خەڵکێکی جۆرێک لە یاخی وە ئەندازەیەک پرسیارکەر و گومانکەریان تایە یاخود ئەگەر هەش بێت ڕێگا و ئامرازێکی جیاوازتری هەیە لە خەڵکی منتیقەکانی تر تۆکو خۆشت باسیەکەی ئازاد شەید ئازاد هەورامی شوابزانام ئەمەی پێوتویت تۆزێک یعنی تووڕەبوویت و هەڵشووی ڕاستە خۆی منتیقەی هەورامان وایە هەورامان بە شێوەیەکی گشتی کولتورێکی هێواشیان هەیە بەڵام تەبان من هەندێ لەو بارانەوە لەوان نەچوم وایە من کابرایەک بووم زوو بڕیارم داوە زوو هەڵوێستم نیشان داوە تووڕە بووم تند بووم ئەوە حەقیقەتە بەڵام خۆ ئەوەی توێڵی عادەتەن خەڵکی تەوێڵەوە بیارە ئەوانن بەڵام ئەگەر بێتە ئەم لا سێری گوڵپ و بەڵخەوانە بکەوان وەکو منوان خەڵکی بۆ ئەو جیاوازیە هەیە زۆر قسە لەسەر ئەوە ئەکەن ئەڵێن لە زەردە هاڵەوانە بەرەو سەرەوە لەگەڵ خوارەوە ئەندازەیەک جیاوازیانێ خۆی بۆ ئەو شتانە کە خەڵک چۆن بێت تابان ناتوانانی من ێستا لە نماڵەکەی خۆمانە بڵێم کێوەکو منە لەوانەیە لە یەکێک لە باپیرەکانم پشم کاتی خۆی باوکی دایکم ناوی ئەلە پەشە بۆ پیاوێکی زۆر دادپەروەر و تند بووە باشە لەوانەیە من لەو پشم لەوانەیە کە بارودۆخی چینایەتی بارودۆخی ئیشکردن پەرچەکردار بەرامبەر بەو زوڵمانەی لێ دەکرێت ئەمانش دەوری هەبێ بۆ تۆ بۆ خۆت کەوابی مەسا من نەچمە ناوێکێتیەوە تەبەن ئەو قوربانیە من بۆ یەکێتیم داوە بێژگەلەوەی لە ڕێخستن بوومەوانە برایەکم یەکێتی کوشتوێتی من ئەمەوێ یەکێتی ئەمەندەن نمونەیی بێ تێگەی تۆ قوربانیم بۆ داوە بەڕاستی بەڵام تۆ بەڵام کە ئەبیرم وانە لەبەرەوەی تون دەبم تۆ لە خەونی ناو پەرتوکەکانەوە سەیری شۆڕشت کرد دواتر وانە بوو ڕاستە ئێمە گەنجەکان زۆربەی ئەمانویست چیمان خوێندۆتەوە چۆن وێنایی شۆڕژەکەین بەو شێوێ بێک بەڵام کە ڕۆشتین سیرەکەین نەک هەروانیە زۆر لە زۆر شوێنە پێشەوانەی ئەوەیە کاکە لازان من تۆ باسیەوە پرسیارەوەم لێ ناکەی ئێمە لە سەرگەڵ و وینوتیان دکتۆریەک هاتووە وڵی زۆرم پێخۆش بوو وەڵام کام دکتۆریە لەکوێوە هاتووە وتیانەبێ بیبیتە لای خۆت و چی و چی دێمە سەر ئەو بەڵام ئەمیز ئێستا بۆی بە پرسیارێک بچۆنەوە پیشەکەتەوە باشە تۆکو خۆت باسیەکەی کاری لە گوند کارت کردووە کرێکاریت کردووە چوویتە دەرەوە بۆ بژێوی خۆتان ینی ئێوە
چوار خوشک و برابوون لە ناو خێزانەکەی خۆتانە و دایکشت بێ هاوسەر بۆ پێویستان بەوە بووە خەونی ئەوەت بووە کە پێ بگەیت و بڕۆیتە دەرەوە بەڵام دواتر خەونەکە دێتە دی و ئەبی بە پزیشک لە زانکۆی مووسڵ بە هەر دۆخێک بووە بە هەر وەسعێک بووە لە ناو کاری سیاسی و تەنزیمات و پاشان لەگەڵ ماوەی 4 بۆ 5 ساڵ خوێندن دۆخێکی ناخۆش 6 ساڵ خوێندن دۆخێکی ناخۆش تێپەڕێنی بۆچی بیرت لەوە نەکردەوە خەریکی ژیانی دابینکردنی بژێوی خێزانەکەتان بیت دواتر پەنات بێت بۆ پێشمەرگە و بۆ شاخ و بووی بە پزیشکی شۆڕش بەڵام ناوبڕێوەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاوتان لێبێت دکتۆر بەر لە ناوبڕەکە پرسیاری پیشەکەت و تێکەڵبوون بە کاری پێشمەرگایەتی و هەڵبژاردننی چیاکارت ئەوم لێ پرسیت بەڵێ ڕاستە خۆی مرۆڤەکان ئەوانەی بە تایبەتی بەشداری سیاسە دەکەن یا بەشداری ڕزگاری نەتەوەی میلەتەکەیانەکەن جۆریان هەیەیانە بۆ بەرژەوەندی گشتی ئیژەکە هەیەنە بۆ بەرژەوەندی خۆی ئیژەکە بەڕاستی من یەکێک لەو کەسانە بووم توانم بیسەلمێنم کە بۆ بەرژەوەندی گشتی ئیشم کرد یعنی پێشەوەی بڕۆمە دەرەوە قسەیەکم ما بەگوێی خزمێکمانە وتم نیازم هەیە ببم بە پێشمەرگە ئەو کاتە تر دکتۆر بووم وتی دکتۆر ئەگەر بچێ بێ پێشمەرگە یعنی شێتە ئەوەندە ینی تاوان بوو کە من شتێوا بکەم من ئەو کاتە پێشەوەی بچمە دەرەوە ئتر هەندێک ئەشکالات و کێشەی من هەبوو حەلم کرد هەندێک پارەشم کۆ کردبووەوە چەند ماوەیە پارەکەم برایەکم هەبوو لە خۆم بچووکتر بوو دکتۆر ناجح دکتۆری بەیتەریە پارەکەم لای دایکم و لای ئەو داناوتم ئەم پارەیە بەشی ئەو چەند ساڵی خوێندنی شەکات ئتر من ئەچمە دەرەوە بە پێشمەرگە ئتر چووم ینی مەسەلەکانی کە زانکۆ تەواو کرد بەڵێ کە زانکۆم تەواو کرد پاش ساڵێک ئتر بەڕاستی من پێش ئەوەش کە ببم بە دکتۆر لە قۆناغی ئامادەیە بیرم لەوە کردەوە ببم بە دکتۆر ببم بە سیاسی کولێژی یانی توپ تەواو بکەم کۆلێژی یاسا و ڕامیاری تەواوکەم یا کۆلێژی سەربازی هەمووی لە پێناوی ئەوە بۆی لە ڕێگەی ئەوانەوە باشتر خزمەتی شۆڕش و پێشمەرگایەتی بکەم یعنی ئەمە ینی ئامانجینەکەی من ئەو ڕۆژە نەبوو هەر پێشتر بڕیارمدا بوو ئەوە بکەم ئیتر کە بارودۆخەکە هاتە پێشەوە من ڕۆشتم کە ڕۆشتم وازم لەو شتە خۆشانەی دکتۆری و ژیانی مەدەنی ئەوانە هێنا دوایەوە کاکە ئارام ئەو کاتانەی ئێمە بووین بە پێشمەرگە حکوومەتێکی شۆڤینی فاشی لەبەردەمە ڕۆژانە خەڵکی ئەگرت خەڵکی ڕاوەنا خەڵکی عەدامە کرد بە عەرەبکردنی ئەکرد لەسەر کوردستان داوای لە خەڵکە کرد بێ بە باسی و چی تر لەبەرەوە تۆ بەرامبەر بەوە چی بکە ینی ئەبێ خەباتی پێشمەرگایەتی هەڵبژێری تا خەباتی سەر لە ژێر سای ئەو ڕژێما ئێستا خەڵگواز بەعس نەماوە ئازاننتر بەعز هین بووە با بڵێن شتێکی زۆر باش بووە نیزامێکی زۆر باش و زۆر خراپ بوو لە سای ئەو نیزامە تۆ ناتوانی بەخۆشی بژی خۆشترین شدەوە بوو بۆ ئێمە ببین بە پێشمەرگە بچین لە شاخ ئازاد بین بەڵام تۆ هەر ڕازی نیت لە هەندێک شتی تریش لەو کاتێک کە بەر لەوەی ئەم قەنەعەتت بۆ دروست بوو بێ بە پێشمەرگەیە دواتر کە بۆ منە ڕەخنە لەوەگری کە ئەڵەی سەرکردایەتی کورد هەمیشە خاوەنی بەرنمەیەکی دوور بەودانە بۆ کاتێک کە باسی ئۆتۆنۆمیەکەی بە تایبەتی گفتوگۆکانی نێوان شۆڕشی ئەیلول کە لە نێوان 69 بۆ 70 لەگەڵ حکوومەتی عێراقی دەست پێیەکە و گفتوگۆ دروسە بێ و نوێنەری کورد داراتۆ فیقسەرۆکی وەفدی کوردی ئەچێتە بەغا ئەڵێ سەدام حوسێن پێشنیاری پرۆژەی ئۆتۆنۆمی کردووە لەو لاشەوە دیسانەوە ڕەخنە لە یەکێتی ئەگری کە لە 83 لەگەڵ حکوومەتی عێراقیە کەونە گفتوگۆ ئەو 4 کەسەکە کە باسەکەی کە مام جەلال و کاک نەوشیروان و مولازم عومەر و دکتۆر فواد معسووم کۆبوونەوەکەن بۆی چی بڵێن وەفدەکان ڕا دکتۆر فواد دەڵێ بە داوای بۆ نمونە ئۆتۆنۆمی پێشکەوتوو بکەین لە ئێستا متەتەور یعنی تۆ نەقدی ئەوەش ئەەکەی تەنانە لەوانە بۆچی ئەمانەت بۆچی یعنی ئەڵەیت کورد هەرگیز خاوەنی بەرنمەیەکی دوورمەودانە بۆ ئایندەی خۆی بە دڵنیاییەوە من ئەوە ڕێی خۆم بووە و
وە کتێبێکی شمنووسیوە لەسەر ئەو شتانە لەم ماوەیە چاپی دووەمیشی ئەگەرەوەی دارا تۆفیق و هەمووی دووڵە فواد باسی بکەی بۆ بینات یعنی زۆربەی ئەو شۆڕشانەی خۆمان لە باشووری کوردستانە کە دروست بووە پەرچەکردداری سیاسەتێکی شۆڤینی نادیموکراتی دەسەڵاتی ناوەندی بووە ئیتر کە شتێکی ئەمە خاڵێک بۆ خاڵی دووەم بۆ بەرژەوەندی خۆیان بووە مەسەلەن هەندێک کەس هەندێک لایەنی سیاسی هەندێک سەرۆک عەشیرەت بۆ ئەوەی سەرۆک عەشیرەتەکانی تر سەرکوت بکە پەنای بردوتە بەر کوردایەتی هەندێک کەس کە لە قۆناغێکە شکستی هێناوە بۆی شکستەکەی بەسەرکەوتن نیشان بدا پەنای بردوتەوە بەر شۆڕش بەڵام یعنی بەرنمەیەکی تێر و تەسەل و استراتیژێکی سیاسی لە ناوەخنی ئەم شۆڕشانە نەبووە ینی بە بەڵگەی ئەم نمونانەیە ئەم نمونانەی من هێ ناومەتەوە بۆ نمونە مەسەلی گفتوگۆ ئەوە ساڵی هەفتا کە دارا تۆفیقەچێ بۆ گفتوگۆ لەگەڵ سەدام حوسێن ئەوە چەندان سەرچاوە هەیە وایان وتووە تارق عەزیز وە ئەڵێ براهیم جەلال وە ئەڵێ خەڵکی لە خەڵکی ترم بیستووە ئەڵێ بۆچی هاتی بۆ گفتوگۆ ئەڵێ وەڵا لەبەرەوە هاتووم گفتوگۆ بکەین ئاخر لەسەر چی گفتوگۆ بکەین ئێدارا تۆفیقتر ئەوەستێ باش ئەڵێ داوای حکمی زاتی بکەن سەدام حوسێن وای پێڵێ بۆیە لە سەرەتای گفتوگۆەکە کورد سەدام حوسێنی ناونا ئەندازیاری حکمی زاتی ئەمە لێرە ئەمەوەی شۆڕشی ئەیلول ئەمە شۆڕشی نوێش بۆ خۆم لێوێ بووم لە ئاوەژێ بوو من دکتۆر بووم لەوێ ئیتر جارجار مامجللا زۆری حەسە کرد تەدەخلی سیاست بکەمەوانە نازانم چوون بۆ ژوورەکەیان سێرەکەم قساکەن وتی دانیشە دەستیان کرد بە قسەکردن ئەمە کەیە کۆتایی هێشتا وسەیە ئەتوانم بڵێم لە مانگی 12 هێشتا وسێ لەمانەیە لەم کاتانە بوو بێ لەسەرەوە قسەیانە کرد ئاگربەست کراوە وەفدێکی یەکێتی بچێ بۆ بەغدا داوای چی بکە هیچیان نەبوو ینی پێش ئەوە خۆی ینی بڕیارێکی کوتوپڕ من چیم ئەوێ من ئەمویست پێش ئەوەی کە گفتوگۆ بکەین بەرنمەیەکی یەکێتی هەبێ بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراقا ئەمە مەسەلەکانە ئەم بەرنمەیە شمولی ئەمانە بکە دوایەوە دکتۆر فواد وتی وەڵا بە داوای حکمی زاتیم تەتەور بکەین تەواو قبوڵیان کرد لەسەرەوە بەڵام ئەوەش بیرێنمەوە لە مانگی حوتی هێشتا وسەیە کۆبوونەیە کرا کۆبوونەی سەرکردایەتی یەکێتی لە ناوچەی خۆشناوەتی لە باریسان یەکێک لە شتە گەورەکان یەکێتی کە کردی شعاری یان دروشمی یەکێتی لە حکمی زاتیەوە بوو بە مافی چارەی خۆنووسین ێ باشە تۆ لە مانگی حوتا داوای مافی چارەی خۆنووسینت کردووە ئێستا داوای حکمی زاتیەکەیتەوە جارێکیکە بە شێوەیەکی گشتی مافی چارەی خۆنووسین یانی لەوانەیە شمولی حکمی زاتیش بکە بەڵام نابێ سربەخۆیی تایە کۆنفیدرالی تایە فیدرالی تایە حکمی زاتی تایە ئەمە مەبەستم ئەوە بووە لێرەدا قیادەی کوردی سەرکردایەتی کورد لە ڕووی سیاسیەوە متەکامل نەبووە لە ڕووی سیاسیەوە بە بەرنامە نەبووە استراتیژی نەبووە بۆیە هەم نەیانتوانیەوە خەڵک پەروەردە بکەن بە سیاسەتەکەیان هەم زۆر جار گێرەوکێشە و کونوکەلەبەر کەوتۆتە سیاسەتەوە و ئیتر دژمن و ناحەز و کێ خۆی خستۆتە ناو مەسەلەکانەوە بە قازانجی خۆی نەک بە قازانجی کورد ئەو سیاسەتەی ئاڕاستە کردووە بەڵێ باسی ئەوەت کرد لەناو وەڵامەکە تاڵی نەیانتوانیوە خەڵک پەروەردە بکەن ڕخنەیەکی تری شەکری بۆ نەڵی لە سەرکردایەتی کاتێک کە لە پەراوێزی سیبینارێکە پرسیار لە نەوشیروان مستەفاکە هیچ کتێبێکی سیاسی بخوێنەوە بۆی گەشە بە بیری سیاسی خۆتان بدەن وەکو پێویست هەر وەڵامی نەیاویتەوە نەقدەکەی ئەڵێ یەکێتی نەیەویست کادیرەکانی خۆی پەروەردە بکە بە بڕوای تۆ نەبوونی ئەم پەروەردەیە وای کردوە خاوەنی استراتیژێتی شۆڕش و خاوەنی استراتیژیەت نەبن بۆ دەوڵەت و گرتنە دەستی دەسەڵات و وەرگرتنەوەی ماف ئەم پرسیارە زۆر بەجێیە بەڕاستی ئێمە کە چوینە دەرەوە بە تایبەتی ئەوانەمان کە کادیری سەربازی نەبووین مەسەڵەن من پزیشکێک بووم لە هەمان کاتە ئەندامێکی کۆمەڵە بووم کەرتی ڕێخستنمانە بوو شتمان هەبووانە ئەمان ویست قوڵ بینەوە لە سیاست تەبەنەوە یەکێتی ئەوە استراتیژەکە نەبوو و دوای ئەوە ویستمان بخوێنینەوە سیمینارا دەبێ کۆڕ و کۆبوونەوە هەبێوانە نەیان کرد ینی نەمامزرای و نەکاک نۆشیوانی جواب بزانم پێش ئێمە چەند جارێک خولی پەروەردەیان کردبوویەوە ئیتر دیارە کادیرەکان مناقەشەیان کردوون پرسیاریان لێ کردوون ئەویان پێ ناخۆش بووە
کۆتاییان پێهێنا دیارە نانهێش خەڵک فێری سیاست بێ من تەشبیهێکم کردووە نەباتی طبیعی هەیە لە جغرافیای پۆلیەکە ئامان خوێن النبات الطبيعي النبات التي تنمو من تلقاء نفسه دون أن يتدخل فيها الإنسان يعني أو روكيه كخوي دروزة بيت وكو أو روكا بينانك لا شاخو هشقو شتيوا أو أنا هيا خوي دروزة بي وخوي روي إنسان هيش علاقي بيوينيا كادري كتي جوابو أويك هاد لمالا ولا قراق لا ناو كوملقا لا أستي كوملايتي بيجي كوملايتي خويا شي أزاني هروبو بهر بوشو أرويشت خلكان پەروەردە نەکرد بەڵام بەداخەوە بۆمان دەرکەوت ئەمە بەرنامە بووە خەڵکیان پەروەردە نەکردووە هەرویستویانە بنەماڵە و کوڕ و کوڕەزا و شتەکانی خۆیان قاید بن و لە سیاسەتا بنەوانە ئێستا دەرکەوت ینی ئەو پرسیارەی من ئەو گومانەی من کە هەم بوو لەم ساڵانەی ئەخیرەوە هەتا ئەتوانم بڵێم دوای دەرکردنی بەشی یەکەمی یادەوەریەکانم دەرکەوت بەڵام من ئەو ڕەخنەیەم هەیە ینی لە نووسینەکەی تۆ یا لە تێگەشتنەکەی تۆ ئەم ڕەخنەیەش ئەگریت و بەڵام ئەشمێنیتەوە لەناو ئەو شۆڕشە ڕاستە ئەوە یەکێک لەو شتانەیە کە زۆر کەس ئاڕاستی کردم کاکەگیان ژیان ململانێ و یەکگرتنە من ئەوەم بۆ تۆ باس کرد پێشەوەی بچمە دەرەوە ڕژێمی بەعس چۆن بوو بە عەرەبکردن بە بەعسیکردن ئیعدامکردن خەڵک کوشتن ڕاگواستنی گوندەکان دژایەتی ینی زۆر ینی سیاسەتی ڕژێمی بەعس زۆر خراپتر بوو دەقات تا ئەو شتە سیاسیانەی ئێمە کە لە ناوخۆی حیزبەکەمانە ئەمان بینین لەبەرەوە تەحملمان نەکرد لەبەرەوە ئێمە دژمنێکی گەورەمانە بوو ئەم شتانەی کە باسی یەکەین لە ناوخۆمانە دژمنێکی بچووک بوو ناکۆکیەکی لاوەکی بوو ناکۆکیەکی سەرەکی نەبوو من بۆ زۆر خۆ باسی حیزبی باسیشم کردووە بەڵام بۆچی زۆر باسی ناکەم چکە خەڵکی تر زۆر باسی کردووە مەشهورە معلومە ئەو شتانە بەڵام ئێمە لە ناو خۆمانە کە چوو بووین خەبات بکەین لەبەرەوە جیاوازیەکەمان لەگەڵ خەڵکی ئەعتیادی هەرەوە بوو زوڵم و زۆری بەعسمان قبوڵ نەکرد بوو ئیتر گۆڕانکاری تر لە ناخمانە دروست نەبوو بوو تا ئەو کەم و کوڕیانەی خۆمان کەمکەینەوە بەو شێوەیە بوون کە من باسم کرد بەڵام تۆ باسی ئەوە شەکەی ئێوە یعنی لە زۆر لاوە جەبهەی ناکۆچی هەبوو لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ پارتی تەنانەت ناوخۆش کە باسی کۆمەڵە ئەەکەی باسی ئەو سێ دەستەیە ئەەکەی دەستەی زیندان و دەستەی کۆمیتەی هەرێمەکان و دەستەی نەوشیروان مستەفا ئەمەش بۆ خۆی کۆمەڵێک ململانی قوڵی ناوخۆی لەولا لەگەڵ پارتی لەولا لەگەڵ حکوومەتی عێراقی ئێوە لەناو ئەو هەموو هەیەجان و ئینا چۆن یعنی ئەتانتوانی بۆ خۆتان دروستکایە خۆی تۆ بێشتەکان هاوسەنگکەی ینی تۆ ناکۆکی ناوخۆیت هەیە ناکۆکی دەرەکیش هەیە ناکۆکی دەرەکی ئەساسە ئەبێ هەموو هێزی خۆت بیبەوە بەڵام ناکۆکە نینەکانی ژەبێ بزانین چۆن هاوسەنگیان کەین و احتیوایانکەی ئەو ناکۆکیانەیە من باسم کردون و هەمووی هەبووە هەر کەسێ بڵێن نەبووە هێنی یەکەم یانی تەحەدایەکەمەوانە بەهۆی ئەو ناکۆکیانەشەوە یەکێتی دووچاری چەند جیابوونەوە بووە ئەخ تەمەنی دامەزرانی یەکێتی کەمە ینی ساڵی 75 دامەزرێت تا ئێستا چەند جیابوونەوەی گەورەیەتیان ڕووداوە ینی بزوتنەوەی ئیسلامی ئەفم بزوتنەوەی سۆشیالیست جیابوویەوە ئەڵای شۆڕش جیابوویەوە دوای ڕاپەڕین بزوتنەوەی گۆڕان جیابوویەوە ئیتر بێژگەلەوە بە گروپ و بە تاکە کەس و ئەوانە چەند خەڵک دانیشتون خۆکارەکەی چییە معنایەوەی ئەو ململانەیە کە لە ناو یەکێتیە هەیە ڕاستە ینی قیادەی کوردی مامجەلال ئەوەیە کەڵێ حیزبێکی بەرەی یەکێتی یەکێتی ینی دامەزرانی یەکێتی و دەستپێکردنەوەی خەباتی چەکداری ئەتوانم بڵێم لەو مەجالە مامجلال زۆر سەرکەوتوو بوو بەڵام دوایەوە ئیدارەدانی ئەو تەکەتولانە کە خۆی هەرخۆی دروستی کردن خۆی مەسەلەن لە چەند حیزبێک یەکێتی دروست کردووە و خەڵکی چەپی مارکسیتیایە خەڵکی عەشایری سەرۆخێڵی تایە بەڵام سەرکەوتوو و ئیدارەشیایە ئەمانەی کە هەموو هێنا کۆکردەوە لە ڕێکخستنیاندا باشە لە ڕێکخستنیانە سەرکەوتوو نەبوو زۆرترین ئینشقاق ئەگەر تۆ بەراوردی پارتی بکەی لەگەڵ یەکێتی ینی لە 79ەوە پارتی یەک ئینشقاقی کردووە یەکێتی چەند ئینشقاقی کردووە سێ ئینشقاقی گەورەی کردووە ئەمە معنایەوەی ئەو ناکۆکیانەی لە ناو یەکێتیە هەبووە بەو شێوەیە بوو کە من باسم کردووە و ئێستا ژەر هەیە فەرموو یعنی ئێستا ئینشقاق لە بینی باڵەکانە گەیشتە ئینشقاقی ئامۆزاکان بەڵام زۆر جار خۆ ئەمە پاساو نییە بۆ یەکێتی تۆ باسی مامجەلالت ئەو بۆ خۆی سەرکەوتوو بوو لە ئیدارەداری ململانەکانە وانە من بە شێوەیە لە شێوەکان یەکێتی هێشتەوە لە دروستکردنی یەکێتیان سەرکەوتوو بوو لە دەستپێکردنەوەی شۆڕشی نوێدا سەرکەوتوو بوو
لە پەیوەندیە دیبلۆماسیەکانیان سەرکەوتو بوو حتا لە پەیداکردنی داراییشا سەرکەوتو بوو بەڵام لە ئیدارەدانی ناوخۆی یەکێتیە سەرکەوتو نەبوو بەڵام خۆتەڵێ و ڕۆڵی یابوو بە نەوشیروان مستەفا مەسەلەی مەسائلی فکری و مەسائلی ڕێخستنەکان و کۆمەڵە دیسپلینی ناوخۆی نەدابوو بە کاری زۆربەی کارە ناوخۆیەکان کاگنوشیروانێ کرد بەڵام خۆ مەسلەی ئینشقاقەکان زۆر پەیوەندی بە کاگنوشیروان نەبوو چکە خۆی کاکە شخصی یەکەمی حیزب هەموو بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆی ئەو زۆر کەم بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆی شخصی دووەم ئێمە کاگنوشیروانمان بە شخصی دووەمەزانی بەڵام زۆربەی یەکێتیەکان کادیرەکان یعنی زۆر علاقەمان لەگەڵ کاگنوشیروان خۆش بوو تا لەگەڵ مامجلال زۆر کاروباری دەرەوەیە کرد زۆر بەڵێ دکتۆر تۆ لەم کتێبە کۆمەڵک باس و خواسی زۆرە دیێناوە هەر یەکە و لە ژێر ئەینوانێکا کۆت کردوتەوە ئەگەر لێرە مانەوێ بە باسی بکەین بە چەند حەڵقەی بەرنامە تەواو نابێ بەڵام من هەر ئەمەوێ کۆمەڵێت تەوەری سەرەکی یاری ناو کتێبەکە بە تایبەتی فەلسەفەی پشتی ڕووداوەکان قسە بکەم تۆ باسی فکری خۆتت کرد فکری چەپ مارکسی لێنینی باسی ئەوەت کرد کە ئێوە یعنی بیرتان ئاخنراو بوو بە کۆمەڵێک خەونی شۆڕژگێڕی لە بوارێکی مارکسی لێنینەوە خەونتان بەوە بینی کە ڕۆژگارێک بێت عەدالەتێکی تەواو وەکو ئەوتمان خەونی ناو کتێبەکان بێتە دی ئێوە کۆمەڵە هەر بەڕاستی کێشەی لەگەڵ دینا هەبوو یا لەگەڵ مەلاکان تۆ باسی کاتێک باسی کۆنفرانسی سی کۆمەڵاکەی لە مێرگەپان کەسێک سەرکردی هەڵەسێتەوە و زۆر بە توندی دابەزێتە سەر مەلاکانی سلێمان وڵێ تەنانەت تا ئاسیەوە بێ مەلاکان بکوژین یعنی ئەمە لە ناو ئەدەبیاتی کۆمەڵەدا هەبوو بە شەرتێ جێبەجێش کرا هەندێک زۆر کادرێکی مەگەر تونندڕەوی کەم زۆر دژایەتی دینی زەق بکردایەتەوە لە ناو کۆمەڵە چەندان کادری کۆمەڵە هەبوون نوێژیانە کرد و بەنسبەت مامجلالیشەوە کاگنوشیروانیشەوە قەت ڕۆژێ لە ڕۆژان هەڵوێستێکیان نیشان نەداوە دژی دین ئەو مەلایە کە تۆ باسیەکەی ئەوە شتێکی سیاسی بوو ئەوە مەلاکان هەندێکیان سەر بە هەندێک حیزبی تر بوون هەڵمەتێکی زۆر خراپیان دژیەکێتی لە سلێمانی و لە شوێنەکانی کە دەست پێ کرد بوو علاقەی بە دینەوە نەبووە علاقەی بە سیاسەتەوە بەڵام مەلای کرد یعنی لەو کۆنفرانساوتیان ئەبێ هەندێک لە مەلاکان بکوژین ئێمەش کەسمان نەمانودنا بەڵام نەک لەبەرەوەی ئەو مەلایە نوێژەکە پێش نوێژی ئەکا باسی دینەکە لەبەرەوەی قسەی ناشرین بە یەکێتی و بە سەرکردەکانی یەکێتی ئەڵێ پیانڵێن ئەوە مۆزوعەکە باشە ئێوە زانیاریتانە بوو کە ئەم مەلانە سەربەهێز یا بزوتنەوەیەکی سیاسی بن بدڵنیای لەسەر و بنەمایە بزانی بەڵام ئەوانەیان زانی من کادیرێکی خوارەوە بوو من دکتۆری بەکرەوە کاتە بەس ئەوانەیان زانی دوایی دەرکەوتەوە مەلایەشکە تەقەی لێکرا سەر بەهێزە ئیسلامیەکانیش نەبوو سەر بەهێزێکی عیلمانی دژی یەکێتی بوو یعنی ئەوەی کە باس ئەکرێت ئێسش لای ئەوانە ئێسش ئەو مەلایە لای برادرانی پارتیا یعنی ئەمە تەنها ئەوە بوو کە مەلادینیەکان داوەزینە سەر مۆزوعی دین و کەواتە یەکێتی دینیشی بەرامبەر بەکارە هێنرا بۆەوەی کە مەلاکان دابەزنە سەری تایبەتی لە ناو شاری سلێمانی ئەوە مەسەلەکە ئەو بوو یعنی نەک ئەو مەلایە لە بەرەوەی پێشنوێژیەکە و لە بەروی ئیسلامیەکی تۆخە و سراعێکی فکری ئایدۆلۆژی بێ سراعێکی سیاسی بوو مەلا بەکار هێنرێت بەڵام ئەم ڕەخنەیە دکتۆر من بە کار هەواڵ کوێستانیش لە بەرنمەیەکە باسمان کرد هەبوو یعنی پێشمەرگە چۆ لادیەکان بە تایبەتی لە مزگەوتەکانە کۆمەڵێک شتیان ئەکرد سوکایەتی لە مزگەوتەکانیان نووسی میوانخانەی شۆرش و وێنەی نازانم ئەستێرە و چی وتەکانی ما و ئەمانیان ئەنووسی وێنەیانە کێشە یعنی هەبوو ئەندازەیەک دیاردە بوو بە تایبەتی لە مەنتیقەی لەم کۆتایانە لە ناوچەی قەرەداغ و ئەو ناوە وتم لەوانەیە کادرێک ئەندامێک شتێکی وای کردوێ بەڵام ئەوە سیاسەتی گشتی نە کۆمەڵە بوو نەیەکێتی بووە بە عەکسەوە ئەو تردوایەوە کە کاگنوشیان بوو بە سکرتێری کۆمەڵە پیاوێکی زۆر محافظەکار بوو هەم لە ڕووی عادات و تەقالیدی کۆمەڵایەتیەوە هەم هەڵوێستی بەرامبەر بە ئاین هەم هەڵوێستی بەرامبەر بە مەسەلە نەتەوەیەکان و لەوە پێشیش ئەو برادرانەی تر کە سکرتێری کۆمەڵە بوون شەید ئارامەوانە هیچ شتێکیان نییە دژی دێن وتبێتیان ئەوان هێزێکی سیاسی بوون یعنی زانیویانەکە خەڵکی کوردستان خەڵکێکی مسلمانە و دینیش ضروریە بۆ کۆمەلگایە نییە بە بێدین بژیت لەبەرەوە هەنگاوی وایە نەناوە بەڵام کابر ئایا کادرێک ئەندامێک ئەچێ کتێبێکی ئیلحادیە خوێنێتەوە مارکسیە خوێنێتەوە شتێک لە شوێنێکە قسەیەک فرێدا قسەیەکەکە ئەمە نەبووە سیاسەتی گشتی ئەو حرەکەیە بەڵێ تۆ
کاتێک لە ڕووداوێ ڕووەیە بە تایبەتی و کاتێک کە لە سوورداشن ڕووداوێک ڕووەیە ئەو کاوە عەرەب دێتەوە بە خەبەرەهێنێ شەوێک وەستوی ڕوو لە ناو ڕووداوەکە قسەیەک ئەەکەیت و قسەیە سەرنجی ڕاکێشام لە ناو کتێبەکە باسیەوەکەی کە گەرچی ئێوە لە ناو ئەو هەموو هەیەجانە فکری و بەریەکەوت و ململانێ سیاسی و دۆخە ئەمنیەشان بەڵام کەڵکەڵەیەکی کەلتوری و خێڵەکیە لە ناخی هەمومانە نووسووە زۆر جار چالاکە بێتەوە بە خەبەر دێ یعنی لەناو ئەو هەموو خەونەی کە لە ناو شۆڕشە بە تایبەتی لە بواری پێشکەوتنی خوازی و گەیشتن بە کۆمەڵێک قۆناغی باڵاتر ئەو کەڵکەڵە کەلتوریە چییە کە زۆر جار باسیەکەی کە ئەڵێ هەمیشە لای ئێمە هەوڵی ئەبدەیت بوون یا چالاک بوونەوەی ئەدرێت خۆی کاوە عەرەب بێتە لای من بە شەو هەڵەمەسێنێتەوە ئەڵێ دکتۆر ئەو کابرایەک چۆتە لای ئەو ژنە شتێکی وایە منیش ئەزانم ئەمە خەتەرە وەکو بەرمیلێک ئاگر وایە بەرمیلێ نەود وایە گڕی پێوە بنەی نامەوێ بەگوێی بکەم ئەزانم مشکلەیەک دروزە بێ من چاوپۆشیم لێ کردووە تر ئەوە ئەبێ قبوڵیکەی هەندێک شت لێرایە بەڵام تۆ ئەگەر ئەوە نەکەی ئەم کابرایەوات پێ بڵێ ئەڵێ ئەم کابرایە ئەو شتانە قوبوڵەکە تێگەی چۆنە؟ ئەڵێ شتێکی وا قبوڵەکە کە ژن و پیاوێک لە شوێنێکە بە شێوەیەکی شەرعی لەگەڵ یەکا بن ئەم قبوڵیەکە یعنی چیەوە لەبەرەوە هەڵەسم چیەکەم هەڵەسم شتێک دانێ مەگەر ئەوەی منیان جێبەجێ بکردای هیچ کێشە نابوو دوو پێشمەرگە بانگەکەم ئەڵێم کوڕی خۆم ئەلێرە دانیشن لە تاریکیە بەنهێنی هیچ دەنگ ناکەن تا ئەو زەلامەتە دەرەوە کەواتە دەرەوە ناویم بدەنێ و تەواو نە قسەی لەگەڵاکەن و نە هیچ بەڵام مۆزوعەکەەوە دەرناچێت لەگەڵ ئەو دێتە دەرەوە ئەمان تێ هەڵەدەن جا مەسەلەکان لێرایە یان تۆ هەندێک شت هەیەتر ئەوە کێشەکە دروست بوو کە کێشەکەش دروست بوو تاگەی بە خۆپشان لێ کۆڵینەوەیان لێ نەکرد یعنی تۆ وەرە ینی ئێستا کێشەکان لەگەڵ مامزەلالە چی بوو لێە لێ کۆڵینەوەی نەکرد هەچی دکتۆر بوو دەری کردین من ئەڵێم لە زۆر شوێن باسم کردو ئەڵێم بەگوێی مامزەلالم نەکرد لە زۆر شوێنە مەسەڵەن ئەو مامزەلال منی دەرکردەوەوانە من بەگوێی مامزەلالم نەکرد نەچوو هەرمامەوە یەکێتی بووم خۆگەر بەگوێی ئەوم بکردایە بۆە یا بڕۆشتمایە بۆ هەندەران یا بڕۆ هاتمایە تەسلیمی حکوومەت بمایەتەوە گوێم بۆ مۆزوعانەدا وتم ئەمە هەڵچوونێکە و غەڵەتێکی ئەوە و احتیادی بووە دوای 5 ساڵ ئاشتم بوویەوە لەگەڵ مامزەلال دوای ئەنفال و کیمیابارانەوەوانە بەڵام ئاژوونەوەکە ژەوەندەی نەخایەن باسی کیمیا بارانت کرد ئەچمە سەر و مۆزوعش بە کورتی تۆ هێرش هەڵمەتەکانی ئەنفال باسەکەی بەڵام لە نایەنە شتێکی گرنگ باسەکەی ئێوە ڕۆڵێکی گرنگتان بینیەوە بە تایبەتی دوای ئەوەی ئەپەڕنەوە بۆ ناوچەی قەرەداغ تۆ لە نەخۆش بنکەی تەندروستیتانە بێ لە چەند لە گوندەکانی قەرەداغدا بەڵام بازەوە ئەەکەی ئەڵەی مەڵبەندی یەک نازانم گومانێک دروستەکەی ئەڵێ ئەیانویست ئێمە ئەنفال بین تاوەکو ئەو کاتی کە پاشە کشەکەن ئێوە ئاگادار ناکەن بەڵام ئەڵێگەر جیهازەکەی عادل شکر نەبوایە کە لە نزیکمانەوە ڕۆی من لەگەڵ قادری حاجی عەلیا قسەم کردایە لەوانە بوو ئێستا هەموو ئەنفال کرایە ئەمە چی ئەم گومانە سعات یانزەی ئەو ڕۆژە من چوون بۆ گوندێک من برینارم لەگەڵا بوو خەسەخانە 15 برینارمان هەبوو ئەندامانی خەسەخانش 15 کەس بووین چوون بۆ لای عەلی و شێخ جەعفەر و ئەوانە وازان بۆ مەسۆیی سەرچەند بۆوان وتم کاکە ئێمە چی بکەین وتیان وەڵی نازانی تۆ بڕۆ شوێنی خۆت تا ئاگادار دەکەینەوە ئەوانە من گەڕامەوە کە گەڕامەوە بچم بۆ لای برادەرەکانم بگەڕێمەوە کوڕێکی ڕەفیقم هەبوو لە محکەمە بوو ناوی عەباس بوو کاک عەباس ئێستاش ماوە وتی دکتۆر مەڕۆ خەتەرە وتم بۆ وتی وەڵی خەتەرە لەوانەیە هێن بوو بێ هەجوم هاتبێت ئەو شوێ ئەوانی گرت بێ وتم نەهارە ڕۆم ئەوانم بەجێهێشتەوە چۆنەوێ بامیش لەگەڵەوانە بوو ئیتر کە ڕۆشتم 10 دقە چارێکێکمان پێ نەچوو لەوێ بووین سێرەکەم عادلشکرد پاشەکشی خۆگەر عادلشکرد تۆزێ لەولاوە پاشەکشەی بکردایە ئەو فەرماندەی تیپی پەنجاوێتی گەرمیان بوو وتم کاک عادلەوە چیە وتی هێزەکەمان شکاوە و ئەوە هاتین وابزانم چواردەی 4 بوو ئەو ڕۆژە 4 بوو 15 بوو یەکێ لەو دوو ڕۆژانە بوو وتم من چی بکەم وتی ها لەگەڵ ئەو برادەرە قسە بکە لەگەڵ کاقار قسە وتم ئەوە ئێمە چی بکەین وتی لەگەڵ ئەوە ناوەرن
ئێمە سەران لێرە مۆزوعەکە وایە ئیتر ئێمە هیچیان نەزانیوە حەزیان کردووە ئەنفال کرێن چی نازانم بەڕاستی تۆ ناتوانانی بەس گومانەکەی یانی گومانەکەی هاتیینە وەحاڵ ئەو قۆناغەمان بڕێ لە ئەنفالی هێنیشمان تاوا کرد ئەنفالی چواریش چوون بۆ ناوچەی خۆشناوەتی لە ناوچەی خۆشناوەتی من چوون بۆ لای بەرپرسەکان دیسان خوافریکا قارم بینی وتم ئێمە چی بکەین وتی بچنە نەخۆشخانەکەی سمانقۆڵی من و جوتیارم لەگەڵا بوو چوێنە سمانقۆڵی سێرەکەم هەموو مەڵبەندی هێن پێچیانەوە باشە تەنیا ئێمە ماوین لەوێ زیندان لەو ناوا بوو چۆڵی کرد نەخۆشخانە چۆڵی کرد وتمان کاکە ئێمە چی بکەین هاین لێرە ئیتر دیسان جارێکی کە بە پەلە پرۆژێ لە سمانقۆڵیەوە بەرەوکوێ پاشەکشێمان کرد و تا گەیشتینەوە مەلەکان و ئەوانە دا هەندێشت هەیە بێسەروبەریە هەوڵدانە بووەوەی تیا بچێ ناتوانم بەڵام گومانەکەم ئەکرێ بڵێن ئەمە لە زمنی ئەوایە کە تۆ ئەم هەموو لە منداڵیەوە کە باوکت شەهید دەبێت وەکو خەونەی گێڕیتەوە ئەو هەموو قۆناغی بەتایبەتی ئەوانی بە خێرایی گوزەرێکمان لەم بەرنامەیەدا پێدا کرد تاوەکو ئەو هەموو ناو ململانێ ناو خۆی حیزبێ لە کۆمەڵە وەکو خۆتەڵی داش عێراق و باڵەنەتەوە یەکەی و دواتر یەکێتی شۆڕژگێڕانی کرد و هەموو ئەمانە لە ناو یەکێتیا هەبوو بەڵام دوجار کە دەستبەرداری ئەو حیزبابی بە 11 خاڵباس لە کۆمەڵک شتەکەی ئەڵێ من دەستبەرداری حیزبێکی سیاسیم کە چەند ساڵ قوربانیم تێدا داوە لە ناویان ماومەتەوە ئەمەش لە زمنی ئەوایە ئەم ڕەخنانەی ئەیگری تۆ دەستبەرداری ئەم هەموو پرەنسیپ و بەها و مێژ و چوزانم هەموو هات و چوو هەیەجانی کە بەسەر تۆ هاتووە خۆی دەستبەرداریەبی کاگارام حیزب وەسیلەیە بۆ ئەوەی تۆ بە ئامانجی میلەتەکەەوە بگەی سیاست ئەوانش کە سیاست دەکەن خەڵکانێکگەن دەسەڵات پەرستن دەسەڵات خوازن خەڵکانێکی ژن نیشتمان پەروەرن ئەگەر ببینن حیزبەکان لە پرینسیبەکانی نەتەوە و نیشتمان و بەژەوەندی میلەت لایەن داوە وازێنن دەزەکێشنەوە خەڵکێکی ژەیە کە چووە ناو حیزبێکەوە لەبەر خاتری پۆستەکەی و لەبەر خاتریەوەی ڕەخنەی لێ نەگرنوانە هەزار شتێک ناخۆش و خراپە بینێ هەر لە ناوی هابێ بەنسبەت منەوە ئەو تێبینیانم لەسەر ئەنفال هەبوو ینی هەندێشتم هەبووە لەسەر ئەنفال بەڕاستیە بۆیان نەکرایە بەڵام کە چوومەوە هەڵەبجە و بارودۆخی هەڵەبجەم بینی ئەو شتانەی کە لە هەڵەبجا ڕوویداوە و کە سوکارم هەموو شەید بوون و من نەمزانیەوە تا کۆتایی ئیتر من نەمتوانی لە ناو یەکێتیا بمێنمەوە شتی زۆرم باس کردووە دوای ئەو مامجلال هاتەوە لە دەرەوە مامجلال هاتەوە لە دەرەوە بانگی کردم بۆ قاسمەڕەش ئاشتی کردمەوە لە ساڵی 1970 من ئەوم نەبینی بوو ئەوەی من بینیم 1970 بوو بەهاری 1970 بوو وتی تۆ لە مێشک ماوی لە دڵمایت و چی ئەوانە و ئیشێکم بۆ دۆزیویتەوە بچی بۆ دەرەوەی وڵات و نوێنەری ئۆپۆزیسیۆنی عێراق منیان دەستنیشان کردووە کە کەسێک بنێرم بۆ کۆنگرەیەک لە سەر چەکی کیمیاوی منیش تۆم دەستنیشان کردووە ئێتر وتم باشە مامزاران میش هەندێک بەرنامە هەیە بچم لەوێ بخوێنم وتی مەخوێنەوەوانە هەندێک شتێکی پێوتم وەکو نوێنەرایەتی یەکێتی وەکو نوێنەرایەتی ئەوە بکەم و یانی شتێکی کەشی پێوتم ئەوەم قبوڵ نەبوو وتی کابراایەک هەیە لە سویسرا نوێنەری ئێم بۆ تا ئێستا پیاوێکی بڕۆ وەکو بڵێ دەری پەڕێنەوە خۆت لەوێ بوانە نیشتم بەڵی مامزای من ئەمێ بخوێنم ئەم ماوەیە ئیتر لەوێ دیسان وەکو بڵێ ساردی کە ئەڵێم بەگوێی مامجلال هەندێک جار هەیە بەگوێ مامجلالم نەکردووە خۆ هەندێک جار باشم کوڕە بەگوێم نەکردووە مەسان لە سووداش کە دەریکردن بەگوێم نەکرد ئەمەش یانیم بەگوێ نەکرد بەڵام شتەکانی کەش لەوانیان دێ محەڵی ترە بێ کە بەگوێم نەکردو خراپ بووە ئەمانە مۆزوع بووە ئیتر من لەگەڵ مامجلال دیسان لەسەر ئەو مەسەلەیە کە ڕێک نەکەوتین تێک چووینەوە کە تێک چووینەوە ئیتر ئەو شتانەی کە هەمبوو تێبینیم هەبوو لەسەر یەکێتی مامجلالیش نەیتوانی احتیوای شتەکان هینەکانی من بکە ئیتر من بە تەواوی وازم لە یەکێتی هێنا باش من ماوەی بەرنامەکەم تەواو بووە و ئەمەوێ بە کورتی دوا قسەی خۆت بکەیت وەڵی من لەسەر کۆی ئەو وێزگانەی بە تایبەتی لە ناو کتێبەکە باسکەوە لێرە هەندێک پرسیارمان لەوانەیە نەمانتوانی بێ بیکەین بەوەی نەبوونی کاگارە من چەند کەسێکی کاش ئەویان لەگەڵا کردوون لەسەر ئەو یادەوەریانە بەڵام شتی هەرە گرنگ بۆ من ئەوەیە کە ئێمە لەسەر مەسەلەی ئەنفال و کیمیاباران قوڵ ببینەوە من یەکێکم لەو سەرچاوە زیندوانەی ئەنفال و کیمیاباران لەبەرەوەی کە دکتۆر بووم
ئەمە خاڵێکی گرنگە. دووەم کە سوکارم لە هەڵەبجە شەید بوون، سێم کۆمەڵی ڕێفێق و برادرم هەیە لە ئەنفال کراون. مەسەن لەم ماوەیە ئەو مامۆسای کرامە ئەمری خوای کرد، خوا عەفوی کە بەشداری خەیمی کە سوکاری یەکەم برایەکی بچووکی هەبوو لەگەڵ من ئابوو سامان. هەفتەیە 10 ڕۆژ لای من نەما، خۆزگە ئەو ئیجازەی وەرنەگرتایە، وتی دکتۆرە ڕۆمەوە بۆ ماڵەوە، ماڵیان لە گەرمیان بوو، ئەویش ڕۆژ لەگەڵ ئەوانی کە ئەنفال بوو. ینی چەندان کەسی کەم لەگەڵا بووە کە ئەنفال کراون، کە بە کیمیاوی شەید بوون، کە ئەوە لاپەڕەیەکی مەساوی مێژووی گەلی کووردا. ئەبێ ئێمە تیشکی بخەینە سەر بزانین ئەم شتە چۆن بوو. ئەو سەدام حوسەینە کە پێمان وت ئەندازیاری حکمی ذاتی لە ساڵی 70، ئەو سەدام حوسەینە بۆ کیمیاوی لێداین. ئەمە مۆزوع ئاساسیەکانە لە سیاسەتی ئێمە. چکە من ئێستا هەچی بارودۆخی ئەمڕۆی کوردستان نەبینم، یعنی ئەڵێم ئەو عەقڵیەتە کە بەو شێوەیەیە لەوانەیە تووشی کێشەی ترمان بکاتەوە و تووشی ئەنفال و کیمیابەرانی کەمان بکاتەوە ئەگەر خۆمان نەگۆڕین، ئەگەر نەزانین چۆن سیاسەت بکەین. بەڵێ سپاس بۆ دکتۆر فایاق گوڵپی سیاسەتمەدار لەم بەرنامەیە ئامادە بوومێ. بەر لەوەی بەرنامەکە کۆتایی بێ، دەفتەرێکی بیرەوەریمان پێهی بەرنامەی جێپەنجەیە، چەندەی ڕێک بیرەوەری خۆت بنووسی بۆمان بیخەیتە پاڵەوە بیرەوەریانەی کە زۆریانت داوە بە زنجیرە لە کتێبەکان بینووسی. دووبارە سپاس بۆ دکتۆر فایاق محەممەد گوڵپی کە لەم بەرنمەیە ئامادە بوویت. زۆر سپاس، سەرکەوتوو بن. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵلقەی ئەمجاری بەرنامەی جێپەنجەشتا. بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.